ئێمە وەکو خۆبەخشانی کەرتی تەندروستی لە هەڵەبجەیە زۆربەی زۆری خۆبەخشەکانمان نزیکەی 4 بۆ 5 ساڵە خۆبەخشینە نەخۆشخانە بوون کە تەندروستیەکانە و نەقسێکی زۆرمان پڕ کردووەتەوە لەو ماوەیەدا. بۆیە داواکاری وەکو خۆبەخشانی هەڵەبجە ئەم ڕۆڵەی ئێمە لە بەرچاو بگرێت و حسابێکی جیاوازمان بۆ بکرێت و لەو میلاکانی کە بۆ تەندروستی دەرەچێ و ئەو جیاوازیە نەمێنێ بەجدی لە نێوان شارەکانە بە تایبەتی لە نێوان زۆنی سەوز و زەرداکە ئێستا ئەم وەکو ئاگدارین ئەم ماوەیە ژمارەیەکی زۆری میلاک بۆ سنووری ئەولا دەرچووە بەس بۆ ئێرە هیچ میلاکێکی وا دەرنەچوە یان ئەوەشی دەرەچێت ڕێژەیەکی کەمە و هیچ لە نەقسی تەندروستی و کێشەی خۆبەخشەکان چارەسەر ناکە. بۆیە داواکارین وەزارەتی تەندروستی حکوومەت بۆ بڕیارانەیە بچێتەوە حسابێکی جیاواز بۆ خۆبەخشەکان و کەرتی تەندروستی لە هەڵەبجەیە بکات. بە تاکید فەراغێکی زۆر هەیە لە هەموو نەخۆشخانەکانە خۆبەخشەکان ئەو فەراغیان پڕ کردووەتەوە کە ئێستا قەرار بێت تاعینات بکرێت ئەبێ حسابێکی جیاواز بۆ خۆبەخشەکان بکرێت لە هەموو نەخۆشخانەکانە فەراغەیە بە تایبەتی نەخۆشخانەی بیارەمان هەیە ئەو نەخۆشخانەیە کامل فەراغی هەیە بۆیە پێویستە میلاکی بۆ دەرچێت بەتەبعاً بە ڕێژەیەکی زۆر ئەگینا بە ڕێژەیەکی کەم بێ هیچ لە مەوزوعی خۆبەخشەکان ناگۆڕێت و هەمیش کێشەی میلاکە چارەسەر ناکات. من وەکو نوێنەری گرێبەستەکان داواکارین بە دامەزراندنی بە هەمیشەیی بوونمان لە پای ئەو هەوڵ و مانوبوونەی کە ئێمە کردمان بەڕاستی لە پەتای کۆرۆنادا ئێمە یعنی زۆر بەدڵسۆزانە کاری خۆمان کرد خزمەتی نەخۆشمان کرد لە کاتێکا کە فامیلی و خێزانی نەخۆشەکە خۆیان نەیان ئەتوانی و خزمەتی نەخۆشەکان بکەن ئێمە ژیانی خۆمان خستە مەترسیەوە کە خزمەتی نەخۆشمان کرد لە پەتایەکی ترسناکی جیهانیدا بۆیە لە ئێستا ئێمە داواکاریکی سەرەتایی خۆمانەکەین بە مافی خۆمانیە زانین لە پای ئەو هەوڵ و مانوبوونەیە کە ئێمە کردمان داوای بە هەمیشەی بوونمانەکەن و پشتگیری لە دووبارە پاڵپشتیش ئەبین بۆ هاوڕێ خۆبەخشەکانمان کە ئەوانیش بکرێن بە هەمیشەیی. Thank you.